بەخشستانە کو ئاماژەم پێکردەوە یەکەمی بیان باش کوردستان تایبەتکراوە بە بابەتێک کە جەرباری ناو قسە دەکەین کاریگەری ناو لەسەر کەسایەتیەکان چیا کورتکردنەوەی ناو تا چۆنە کاریگەری هەیە لەسەر ئەو کەسەی کە ناوەکەی کورد دەکرێتەوە هەروەها ئەو ناوانەی کە بۆ هەردوو ڕەگەز دەشێن کاتێک لە ڕەگەزێکیانین دەنێیت تا چۆنە کاریگەری هەیە لەسەر ئەو کەسە و هەروەها زۆرجار لە کۆمەڵگەدا ناوێک ڕەت دەکرێتەوە کە هەموو ئەو کەسانی ئەو ناوەیان لێنراوە بێک چاوەوە سێر دەکرێت. بێگومان گفتوگوی ئەمانە لەگەڵ مامۆستا یاسر بەرزەنجی کۆمەڵناس و مامۆستای زانکۆ دەکەین کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێ بێ و باش باش سپاس بەوەی لەگەڵمان بەشداری. دیارە دەمەوێت پرسیاری یەکەم بەوە دەست پێ بکەم. زۆر جا دەبینین خەڵک لە نێو کۆمەڵگەدا هەڵسەنگاندنی کەسەکان لە ڕێگەی ناوەوە دەکەن. هەڵبەتە من ناڵم ئەمە دروستیانە، بەڵام من پرسیارەکە ئاراستی تۆ دەکەم تا چۆنێ ئەمە دروستە کە هەڵسەنگاندن بۆ کەسایەتی کەسەکان لە ڕێگەی ناویانەوە بکەین. بانی ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئەو دیدارە بۆ ئەو چاوپێکەوتنە بۆ میوانداریە. حقت بابەتێکی خۆشتان هەڵبژاردووە و پێویستە خەڵک لێی هوشار بکرێتەوە دایک و باوکان هاوسەران کە لە کاتی ئێستادا لەو سەردەما یەک لەو شتە گرنگانی کە لەوانەیە کاتی خۆی لە سەردەمی کۆن دایک و باوکان هێندە دەرکیان پێ نەکردووە، یاخود کاریگەری کولتور یاخود دابوونەریت یاخود ئاینیان لەسەر بووە مەبەستی ناوینانی منداڵەکانیان، بەڵام لە کاتی ئێستادا دەکرێت تۆزێک ئەو کاریگەریانە کەم بکرێتەوە. باوکو دایکان لەوە تێبگەن کە ناو واتە بەشێکە لە کەسایەتی منداڵەکە بۆ داهاتووی، بۆ ئێستای، بۆ دەستکەوتنی کاری، بۆ هاوسەرگیری، بۆ هەموو ئەو کاتانی کە بە درێژایی تەمەنی ئەو منداڵە ئەوەندێک کە لە ژیانە ئەگەر کوڕە یان کچە لە هەردوو حاڵەت یەک لەو شتانی کە گرنگە و پێی جوان دەبی یاخود دەناسرێتەوە زیاد دەکرێتەوە لەگەر کەسێکی تر ناوی ئەو منداڵەیە یاخود ناوی ئەو تاکەیە. بەڵێ مامۆستا دیارە زۆرجا دایک و باوکان بە دوای ناوێکی جیاواز یاخود کەم کە زۆر کەم دووبارە بێتەوە لە نێو کۆمەڵگەدا بۆ منداڵەکانیان دەگەڕن. لە بەرامبەرشدا هەندێک کەس هەیە کە بۆ نمونە لە قوتابخانەیەکدا لە پۆلێکدا 6 کەسەیە بە هەمان ناوەوە، چ لە کچ بێت چ لە کوڕ بێت. ئەمە چی کاریگەریەکی لەسەر ئەو کەسەکە تۆ چەند کەسێکە بینین لە دەوروبەری خۆی کە ناوەکە ئەهێنرێ نازانی بانگی تۆکە یا 5 کەسەکەی تر، ئەمە چۆن هەڵدەسەنگێنرێت؟ بەحقەت لێرە دەبی بەهۆی ناوی باوکیان یاخود ناوی ئەو عشیرەتەی کە هەن جاری وایە کەسێک چکە تو ناوی خۆت ناوی باوکت لە دوای دێ عادەتەن ناوی عشیرەت لە دوای دێ بەوە زیاد دەکرێنەوە. بەڵام ئەوە شەر خۆش نیە لە زانکۆش وایە لە ئەمەدەی و لە قوتابخانەکان وایە زۆر جار دەبینین مثلا لە ژوورێک 5 ناو 6 ناو بە هەمان ناوە بەس ناوی باوکیان جیاوازە. تۆزێک ناڕەحەتی دروست دەکات، زۆر جار لە کۆنفیوز دروست دەبی لە نێوان مامۆستا و قوتابیەکان کە دەڵێ محەممەد یان دەڵێ کە ئەحمەد یان کە دەڵێ ئیمان ئیتر 5 ئیمان جواب دەداتەوە 5 محەممەد دەبی ناوی بابیشی بینی ناچارە بۆ مامۆستاکە قورسە لە کاتی ناوهینانیان یاخود بانکردنیان یاخود هەڵسانیان بەشداری پێکردیان لەوانەکان دەبی ئیلا ناوی بابی بینین بە ناچاری ئەو ناوانە لەبەرکە تۆزێک شێکی ئاسان نییە. یاخود جاری وا هەیە کەسێک تۆمەت دەکرێت بە شتێک یاخود ستایش دەکرێت لە هەردوو حاڵات هەم تۆمەتکردن هەم ستایشکردن دەبی دیسان تۆ ناوی خۆی بابی بینی تا بزان لەگەڵ کام کەس دەکە تۆمەتی دەکەی یاخود ستایشی دەکەی لە هەردوو حاڵات. لە زۆر شوێن لە دەستگا فەرمیەکان لە مؤسسات لە دەوائر لە زۆر جاری وا هەیە کەسێک بانگ دەکرێت بە ناوی محەممەد کام محەممەد کام ئەحمەد کامیان ناوی بابی چیە چۆنە شێوەی چیە تۆزێک ئەو وردەکاری دەبی یاخود باوکی کەسێکی تریان لەو دەنێن بۆ نمونە باوکی منداڵەکە ناوی باوکی خۆی لە منداڵەکەی دەنێت. هەندێک جا بە پێی چەند پێوەرێکی جیاواز ناوی ئەو منداڵە دەنرێت. پێوەرێکی گونجاو چیە بۆ ئەوی ناوی منداڵەکانی پێ بنرێت؟ بەڵێ ئەوی کە ئەو باوکانی کە ناوی کوڕەکانی خۆیان بە ناوی باوکی خۆیان کە دەکاتە ناوی باپیریان دەنێن ئەوە زۆر جار ئەو ناوە دووبارە دەبێت تەنها ناوی باوکیان جیاواز لەو نێوانە لە کاتی نووسینیان لە کاتی وتنە. بەحقەت ئەوە وەکو وەفایەک یاخود ڕەمزێک مانەوەی ئەو ناوەیە وەکو ناسنامەی ئەو خانەوادەیە ئەو خێزانە یاخود جاری وایە بە ناوی عشیرەتێک دەکرێت ئەو منداڵە. خۆی ئەو منداڵە وەک باسم کرد ناونانی لەدەست خۆی نی لەدەست خانەوادەکەیتی بۆیە خانەوادەکە یەک لەو شتە گرنگانی کە پێویستە بیکەن یعنی واز دەوە بێنن ناوی بە ناوی باپیر و باپیری گەورە و نازانم چی. ئێستا دنیا گۆڕاوە سەردەمی تازەیە سەدەی 21
ئەی ناکرێتەوە هەر خەریکی ئەوبی چەند باپیرتە بۆ چەند باوکتە بۆ چەند ئەوەتە بۆ هەموو ناوەکان دووبارەکەوە لەبەرەوەی لەوانەیە ئەو ناوە لەگەڵ ئەو تەمەنی نەگونجێ لەگەڵ ئەو سەردەمەی نەگونجێ ناوی بیرمان بچینا و پەیوەندی بە سەردەم هەیە ئەگەر ناوی 60ەکان و 70ەکان لەگەڵ 90ەکان زیایە لەگەر 2000 بەدواوە سە ناوی چت هەیە شتی مۆدرن هەیە تۆ ئەو منداڵەت ناو دەنەی بە ناوی باپیرە گەورە کە باپیرە گەورە لە ساڵی لەکان و سیەکان و پەنجاکان ژیاوە ئەو منداڵە لە ساڵی 2021 ئەو ناوی لێبی زۆر ناخۆشە ئەی خەڵک زاری وایە گاڵتەی پێ دەکات خۆت موقفی ناخۆش دەبی حاڵەتی وە ناچار پاش ماوەیەکی زۆر وای لێ دێ ڕۆژێک دادی ئەو ناوەی دەگۆڕی بێ ئەوەی پرس بەداکۆوا چی بکانی بە زۆرم لێ بەڵێ هەندێک جار مامۆستا دیارە ناوێک لە منداڵەکە دەنرێت کە ناوەڕۆکێکی ناخۆشی هەیە بۆ نمونە غەمگین غەمبار چەند ناوێک هەیە کە ئەمەژە بۆ هەستێکی ناخۆش دەکات یاخود بۆ وەسفێک دەکات کە گونجاو نییە لەگەڵ بڵی بۆ ناوی کەسێک بێت تا چونێ ئەمە دروستە یاخود تا چونێ گرینگە کە دایک و باوکان ناوێک بندێت کە ستایشی مناڵەکەیان پێ بکرێت لە کاتی باکردنیدا. خۆی تۆ دایک و باوک چەند تەرکیز لەسەر لایانی ئیزابی ناو بکە هێشتا کەمە لەبەرەوەی ناو دوو دیوی هەیە دیوێکی دەرونی دیوێکی کۆمەڵایەتی بۆ ئینسان دیوە دەرونیەکەی ئەگەر ناخۆشبی ئەو ناوانەی کە تۆ ناوت هێنان ئەگەر ناخۆشبی لە ڕووی دەرونیەوە کەسەکە ناڕەحەت دەکات هەروەها وێنایەکی خەمناک نیشان دەدا بۆ بەرامبەرەکەی ینی تۆ کە کەسێک دەبینی ناوی خەمچینیان غەمناکیان ڕووداویان ناوەکی زەحمەتی لێیە کە تعبیر لە حوزن دەکات تعبیر لە ناخۆشی دەکات خەم دەکات وێنایەکی ناشرین بۆ بەرامبەرەکەی دروست دەکات بەرامبەر بەو ناوانەی کە تعبیر لە شتێکی جوان دەکەن لە شتێکی باش دەکەن لە ئیزابیات دەکەن لە پۆزیتیڤ دەکەن ناوێکی خۆشە کە دەیڵێ لەسەر زارت وتنی خۆشە دەربڕینی خۆشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناو خەڵک حەز دەکات ناوت بێنی زۆر جار سەرسامی ناوەکە دەبێت ئەو ناوی چەند خۆشە ماشەڵڵا ئەو ناو خۆشە چێ لێی نای ئەو قسانە زۆر دەکرێت پێچوانەکەشی ئەو ناوە ناخۆشە چێ لێی نای کاتی خۆشی ئەو ناو لێت ئەو ناوەلیان نای ئەو قسانە زۆر بڕی تاکانە دەتەوە کاڵگیری ئەو زۆرە ناوە ناوی لێ دەنرێ کارزان یاخود هەندێک ناوی تر بەکار دەهێنرێت کە وەسفێکی جوان سیفەتێکی جوان دەداتە پاڵ کەسەکە تا چەند ئێمە کاریگەریە لەسەر ژیانی ڕۆژانەی و کەسە کاتێک گەورە دەبێت کاتێ دەچێتە سەر کاری خۆی و هەتا دوای. خۆی ئەگەر بکرێ ئەو ناوەی کە لێیان ناوە بەرامبەر بەو کارێک کە دەیکا یاخود ئەو پیشەیە کە هەیتی ئەزاکە پیشەگەرە مامۆسایە فەرمانبەرە کارمەندە هەرچیەکە لە هەر پۆستێک و لە هەر ئاستێکدایە خۆزگە ینی بگونجێ ئەو ناوەی کە لێنراوە لەگەڵ ئەو ناوەی کە لەگەڵ تەبیعەتی خۆی لەگەڵ شێوەی کارکردنی شێوەی دڵسۆزی زۆر جار کەسێک ناوی هێمنە و لە هەمان کاتدا هێمنیشە کەسێک کە دەڵی کارزان کە خۆزگە ئەو کارزانە ئەوانەی کە ناویان کارزانە ئەمان کاتدا لە ڕووی کار و لە ڕووی ئەو پیشەیە کە ئیدەکەن شارەزا و لێ هاتوو بن ینی زۆر خۆشە ئەوە ڕووبدا واسوتفە بکە بەڵام جاری وا هەیە واسوتفە ناکە پێچەوانی ئەوەیە تەواو پێچەوانی ئەوەیە زۆر جار ئەو کەسانە ڕوبڕی ئەوەی دەبنەوە دەرێن ئەتو ناوەتەیە و بەخۆش دەوهانی پێچەوانی ناوەکەتی ئەوەن تووشی ناڕەحەتی دەبن دووبارە. باشە مامۆستا هەندێک جار دەربارەی ئەوەی کە منداڵ ناوێکی جیاواز یاخود قورسی لێ دەنرێت لە توێژینەوەی کاخوێنمەوە دەڵێت ئەو کەسانە زیاتر فێری ئارامگرتن دەبن چونکە هێندە بە دووبارە با هەڵە ناویان دەوترێتەوە فێری ئەوە دەبن ئارام بگرم خۆمەوە بەسەر داهاتواتە کاتچمە شوێنەتە لە دە کەسە نۆ کەسی ناوم بە هەڵاڵ لە مامۆستا جایتر بەجددی فێری ئارامگرتن بووم جا پرسم ئەم توێژینەوەیە تا چەنە دروستە؟ ئەوە یەکە لەشتە ناخۆشەکان لەبەرەوەی باوکو دایکان دەبی دایمەن بیلەوە بکەنەوە مەسەرەتاش ئاماژەم پێ کرد زۆرێک لە ناو هەڵبژێرن کە دەربڕینی ئاسان بی لە ڕووی پرۆناوسیشن لە ڕووی تەلەفۆزەوە لە ڕووی دەربڕینەوە لەبەرەوەی زۆر جار خەڵکیمە کێشەی زمانەوانی هەیە تۆ حساب کە ناوچەیەک بۆ ناوچەیەک شارێک بۆ شارێک شوێنێک بۆ شوێنێک لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی دەربڕینەوە شێوەی وتنی ناوەکانیان لە جیاوازە وتنی وشەکان جیاوازە تا حدەک هەستی پێ دەکرێن ئەگەر لە نەخاسمە تۆش ناوی چوات لێبی کە توش ڕوبڕی ئەو زۆرە حاڵەتە بیەوە ینی ئەگەر کەسێک لە هەولێر بی لە سلێمانی ناوی بێنن بە زۆرێککە بانجی دەکەن کەسێک لە سلێمانی بی لە هەولێر ناوی بێنن بە شێوەیەکە بانجی دەکەن بەو شێوەیە تەنانەت کورد ناوی کورد ئەگەر عەرەبێک بیڵێ جیایە لە ڕووی دەربڕینەوە لە ڕووی پرۆناوسیشنەوە بە هەمان شێوە پێچەوانەکەش ڕاستە زۆر جار ئەمە ڕوبڕی ئەوە دەبینەوە جگەلەوەی تۆ لە هەمان نەتەوەی خۆت و خەڵکی خۆت و خەڵکی شارەکەی خۆت جاری وایە ناوەکەت قورسە یاخود درێژە وای لێ دێ خەڵک کوردی دەکاتەوە بەخۆی
باشە ئەو کورتکردنەوەیە دیوەکی باش و دیوەکی خراپی هەیە یاخود دیوەکی جوان و دیوەکی ناشیرنی هەیە تەنها کورد دەکرێتەوە ناوی کەسێکەش دەگۆڕێەوە زۆر جا بینیمانە بەو کەسانی کە ناویان مەحموودە پێیان دەوترێ خولا بە مستەفا ناو دەوترێ مچە بە ئاوێستایەکی وەکو من دەوترێ ئاوە ئیتر هەتا دوای ناوەکان ئەگۆڕدرێت ئەمە تا چنێ کاریگەریە لەسەر کەسەکارەوە تا چێنە گرنگە دایک و باوکان ڕەچاوی ئەو بکەن کە ناوێکی کورت و پوخت کە کورت نەکرێتەوە بۆ منداڵەکانیان هەڵبژێرن. دیسان ئەوە لێرەش حقت ینی هەستێکی ناخۆشە ینی تۆ ناوت محمودی پێت بڵێن خولا یاخود ئەو ناوانی کە هێنات بۆ شێوەیە یاخود ئەو ناوە کوردیە خۆشانی کە خەڵکی هێشتان ئیستیعابی ناکات لە ساڵی 2021 کە ناوی زۆر خۆشمان هەیە یاخود ناوی بیانی لە منداڵەکان دەنێن لە کەسەکان دەنێن زاری وا هەیە دەبتە ڕوبەڕووی ڕخنە دەبێتەوە لەلایەن خانەوادەکەی و باوک باپیرانی درێ ئەو ناوە چیە ناوی کافرانە ناوی ئۆڕۆپیانە ناوی ئەمریکیانە ئەو ناوە سەد ناوی خۆشەیە ناوی کوردی خۆشەیە یاخود ناوی ئاینی زۆر جار ئێمە بە ناوی ئاینی دەگرین ینی زۆر کەسێ بەداخەوە کە تۆ ناو لە منداڵەکە دەنەی محەممەد دەبی ئەو منداڵە لە داهاتووی کەسێک بەلایانی کەم کەسێکی نوێژکەربی ینی دیان کەس ناوی نێنراوە محەممەد و ئینسانی خراپ دەرچۆ بەداخەوە تۆ کە کەسایەتێکی ئاینی یاخود پێغەمبەران یاخود سەحابە یاخود سەرکردە سیاسیەکان بە ناوی سەرکردە سیاسیەکان دەکەیەوە زۆر جار منداڵەکانت دەبێت ڕەچاوی ئەو بکەیت لە داهاتوو ئایا ئەم وەک ئەو دەردەچێت یان کەسێکی پێچەوانی ئەو دەردەچێت یاخود ناشیرنی دەکات ئەوە زۆر کاریگەریە باوکو دایکان دەبی زۆر بایەخ بۆ بوارە بدەن ینی بیر لەو خاڵە بکەنەوە ئەو ناوە کورد نەکرێتەوە ئەگە کوردیش کرێتەوە بە دیوە جوانەکەی کورد بکرێتەوە نەک بۆ شێوەیە کە ئێستا باوە لە ناو خەڵکی بێگومان زۆر پێویستە هەرێ وەڵا هەموو بۆ شێوەیە هەم ئەو پەروەردەیە کە لەو کۆمەلگای کە لی پەروەردە دەبی لەبەرەوەی ئێمە دەزانی پەروەردە تەنها خێزان نیە کۆمەلگاکەشە. بەڵێ مامۆستا هەندێک جار ناوانێک هەن کە لە کۆمەلگەدا ڕەت دەکرێتەوە یاخود بڵین دەکەس هەمان ناوی هەبێ هەردەیان بە هەمان چاوەوە سیر دەکرێن دەبینین ناوێک لە سەردەمێکدا مۆجێلە هەر کەسێک منداڵی دەبێ ئەو ناوەی لەدەنە بەڵام دوای چەند ساڵێک دوای ئەوە وەکو گاڵتە پێکردنێک بەرامبەر ئەو کەسانە دەکرێت هەمویان بەیەک چاوەوە سیر دەکرێن ئەمە چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت کە لە سەردەمانێکدا ئەم ناوە مۆجێل بووە و خەڵک زۆر بەکاری هێناوە بەڵام لە ئێستادا ئەو ناوە وەکو عیبەیەکی لێات واتە کەسەکە شەرم لە ناوی خۆشی دەکات. ئەو کەسانن کە کاتی خۆی وەک هەموو کەسێک ینی ئەو ناوانی کە لیاندراوە لە دەستی خۆیان نەبووە دەسەڵاتیان نەبووە لەوەی کە ئەو ناویان لێدراوە ینی تۆ سەردەمانێک و ئێستاش لە هەندێک شوێن بەهۆی بۆ نمونە ئەگەر عێراق باسکەین بە نمونە بەهۆی بوونی دوو تائیفەی جیاواز یاخود نەتەوەی جیاواز یاخود حزبی جیاواز زاری وا هەیە تۆ ناوێکت لێ ئەو ناوە لەو داوچەیە لەو شوێنە لەو گەڕەکە لەو حزبە ئەو ناوە پەسەند نییە لەو تائیفەیە ئەو ناوە مەرغوب نییە من خەڵکمان دیوە لە بەغدا ناوی خۆی گۆڕیوە ناوەی تری لێنراوە هەتا بەس تا کێشەی تائیفی بۆ دروست نەبی یاخود ئەو کاتێک کە سەردەمی زۆنی سەوز و زۆنی زەردە بوو هەندێک ناو هەبوو تۆ لێت بە لە ساڵی 90ەکان کێشت بۆ دروست دەبوو لە سلێمانیە لە هەولێر یاخود بە هەمان شێوە بۆ نەتەوەی کورد و نەتەوەی عەرەب یاخود هەرچیەک بە لێرە ئەو ناوانە کە دایک و باوکان لێ دەنێن دڵسۆزیان بۆ کەسێک کە کەسێکی دیاریکراوە لە سەردەمێکی دیاریکراو بەڵام بیر لەوە ناکەنەوە دوای 10 ساڵی تر 20 ساڵی تر ئەو کەسێکە گەورە دەبی کێشەی بۆ دروست دەبی ینی هەموو ئەو کەسانی ناویان سەدام و بابیشان ناوی حوسێن بوو لە ساڵی 2003 بەدواوە کێشیان بۆ دروست بوو تا ئێستاش گۆڕنی ئەو ناوە زەحمەتە ینی ئاسان نییە تۆ منداڵەکەت 20 ساڵ بی ناوی سەدام حوسێن بی ناوەکەی بگۆڕی بە ناوێکی تر کە خەڵک وا ناسیوێتی دەیان کێشیان بۆ دروست دەبی ینی لە هەموو شوێنێک بەڕاستی. باشە مامۆستا ئەو ناوانەی کە بۆ هەردوو ڕەگەز بەکاردێنرێت بێگومان هەندێک ناو هەیە کە چ لە ڕەگەزی نێر یاخود لە مێش هەمان ناو دەنرێتەوە تا چنە گرنگە دایک و باوکان لەم ناوانە دوور بکەونەوە. ئێستا وا لێ هاتووە دایک و باوکان هەندێک جار بایەخ بەوە نادەن ئەوە مەسەلەن ئاسۆ ناوی کوڕانە و ناوی کچانیشە لە هەمان کات ئالان ناوی کوڕانە ناوی کچانە زۆر ناو هەیە مەسەلەن بینیمانە ناوی کوڕانە ناوی کچانە زۆر جار کە دەڵێ ئەو ناوەتان بۆ لێ نایە دەڵێ خۆ فەرقی کوڕ و کچی نییە من ڕاستە فەرقی کوڕ و کچ نییە لەوانەیە ناوی شاخێک یاخود شتێک یاخود شارێک دێهاتێک ئەوەی ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا زۆر جار تۆ ناوی منداڵەکەت یا کوڕەکەت کچەکەت کە ناوی دەنەی بەوە لە هەمان کادا دەبی بیر لەوە بکەوە لە کۆمەلگا زۆرینەی ڕێژەی ئەوانەی کە ئەو ناویان لێ ڕەگەزی مێینەن یا نێرینەن هەز ئەوە لێرە دیسان لە ڕووی جنسەوە لە ڕووی سێکشواڵیتیەوە کێشە بۆ کەسەکە دروست دەکات کچێکە ناوی کوڕانی لێە کوڕێکە ناوەکەی ناوی کچانە
ئەوەش ناخۆشە تا ڕاتەکی باش خەڵک پێی دەڵێ کاکە تو ئەو ناوای کچانە چی لە توی نایە ئەو ناوی کوڕانەوە چی و ناوە ناشرینە ئەو هەموو ناوە کچە خۆشە هەیە بۆ ناوی کچان لێنە نای ئەوە هەتا ناچار دەبی زوو هەر لە سەردەمی ئامادەی یاخود زانکۆ پێش زانکۆ یا دوای زانکۆ زوو ناوی خۆی بگۆڕی ڕوبۆڕی ناوگۆڕین دەبتەوە ڕوبۆڕی ئەو شتانە دەبتەوە کە ئەزە ناوگۆڕنیش دیسان چێشەیە زاری وا هەیە هەر بە ناوە کۆنەکەی بانجی دەکەن ئەنی خەڵک ناوی خۆی دەگۆڕی دوای 20 ساڵ 25 ساڵ ناوە کۆنەکەشی هەرماوە لە ماڵەوە بۆ ناوە بانجی دەکەن یاخود کە هاوسەرگیری دەکات زەواز دەکات کوڕەکە یان کچەکە ناوێکی تری لێیە بەڵام لە ماڵی بابی لە ماڵی دایکی ناوێکی تری لێیە یا لە گەڕک یان ناو خزمەکان بۆ ناوە ناسراوە ئەوە سەرچێشەیە ینی ناوگۆڕین ئەگەر بیری لێ بکرێتەوە دەبی زوو بکرێت نابێت جواب تا گرنگ گەڕە چاوکردنی ئەوەی کە ناوێکی ناسک یاخود کچانە لە خانمان بدرێت و هەروەها لە بەرامبەردا ناوێک کە ناسک نەبێت کچانە نەبێت لە پیاوان بنرێت. بەتاکید ناو ئینسان جوان دەکا دەربڕنی ناو نووسینی لە کاتی نووسینی لە کاتی دەربڕنی لە کاتی وتنی لە کاتی بانکردنی لە کاتی ناوهینانی لە کاتی وەصفیکردنی چکە تۆ ناو یعنی کەسایەتی ئینسان بەشێک سەرەکیە لە کەسایەتی ئینسان بۆ خانمان بێگومان پێویستە ناو جوان بێ ناسک بێ تۆ هەست بکەی ئەوە ناوی کچانە هەست بکەی کە ناوی دێنی ناوی بانجی کچێک دەکەی کە باسی دەکەی باسی کچێک دەکەی بۆ هەمان شێوە بۆ پیاوان بۆ کوڕان ناوی کوڕان تایبەتمەندی خۆی هەیە تۆزێک لێ هاتووی تۆزێک تعبیر لە ئینسان بکە لە کەسێک بکە کە پیاوەکە مەسەرەن ئەن ئافرەتێکە بە هەمان شێوە بۆ خانمان دەبی شتەکان لێک جیا بکرێنەوە لە ڕووی ناوهینان لە ڕووی باسکردن لە ڕووی تەنانەت جاری وا هەیە کێشەی ئەویان بۆ دروست دەبی لە کاتی پێشکەشکردن بۆ کارێک لە سیڤەکە بۆیە ئێستا لە سیڤەکان دەرێن دەبێ ڕسمی پێوە سیڤەکان لەبەرەوەی زۆر جار کوڕان یان کچان ناوی ڕەگەزی بەرامبەرە دەبێ ڕەگەز بنووسێ ڕسمی پێوەبی زۆر شتەیە لە سیڤی کێشەی بۆ دروست دەکات بۆ ئەو کوڕیان بۆ ئەو کچە. بەڵێ مامۆستای ئازر بەرزنجی کۆمەڵناس و مامۆستای زانکۆ سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت و لە پرۆگرامی بەیانی باش کوردستان بەشدار بووی مامۆستاگیان.